لوتکەی دەرمانسازانی کوردستان بەڕێوە چوو. چەند داتایەک پێمان خۆشە بخەینە بەرچاوی بەڕێزان کە لە لوتکەکەدا نەقیبی سەندیکای دەرمانسازانی کوردستان، کێشەکانی دەرمان و دەرمانسازانی لە هەرێمی کوردستان خستە بەردەم بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان، لەوانە نەبوونی دامەزراندن بۆ دەرچوانی دەرمانسازان، بوونی ژمارەیەکی زۆر لە بەشی دەرمانسازی لە زانکۆ ئەهلیەکان. زیادبوونی ژمارەی دەرچوان یاخود زیادبوونی ڕێژەی وەرگرتن لە کۆلێژەکانی دەرمانسازی و زیادبوونی عەدەدی کۆلێژە ئەهلیە دەرمانسازیەکان لە کوردستان کە بەڕاستی نە میهەنیەن ئەتوانرێ بەرگری بکەین تێدا و نە ئەتوانین بە شێوەیەکی ئەکادمی خزمەت بە شێوەیەکی جوان پێشکەشکەن ئەگەر بەو عەدەدە زۆرە هەبێت. وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێم لەو لوتکەیەدا ڕایگەیاند حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی ئامادە کردووە بۆ ئەوەی هاوسەنگی لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتی بەدی بێت، چونکە ئەو ناهۆسەنگیە بۆتە هۆکارێک بۆ ئەوەی هەمووان داوای دامەزراندن بکەن. ساڵانە بە سەدان بە هەزاران دەرچووی زانکۆ پەیمانگاکانمان دەبیتن. ئێستاگە بە هەزاران دەرچووی زانکۆ پەیمانگامان هەیە کە بێ ئیشیان نییە. ئەو پرۆژەی کە ئەمە هیتمان هاوسەنجیە لە بینی لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت. بەڕێزانەگە هەر کاتێک حکوومەتتانی هاوسەنجی دروست بکاتن لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت، تەسەوڕ ناکەم هەمومان مەجبور بین یا مولزەم بین بچین ئیلا لە کەرتی گشتی تەعین بین. لە لوتکەکەدا وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانش ڕایگەیاند متمانە بە دەرمان و کوالێتەکەی گرفتێکی گەورەیە لە هەرێمی کوردستان و پێویستە سەندیکای دەرمانسازان پێداچوونەوەی پێدا بکات. ئێمە لە زۆر بواری تریشدا وەکو حکوومەتیش و وەکو وەزارەتی تەندروستیش بۆشاییمان هەیە لەو فەراغەی جێکردنەوە و یان بەکارخستنی ئەو کەفاءاتانەی ئەو توانەزانستیانەی لە ناو کۆمەلگادا بەتایبەتی لەو چەند ساڵی ڕابردوودا بەدەست هاتووە. بە جۆرەی ئامارێکی دەرمانسازانی کوردستان لە هەرێمی کوردستان نزیکەی 1600 دەرمانخانەی ڕەسمی هەیە، بەڵام لە بەرامبەر ئەوەدا نزیکەی 8000 دەرمانخانەی ناڕەسمی هەیە. ساڵانش نزیکەی 600 دەرمانساز لە کەرتی ئەهلی و حکومی دەردەچن و بێدامەزراندن دەمێننەوە، بۆیە ژمارەیەکیان بە ناڕەسمی دەرمانخانە دەکەنەوە. سیرۆن حوسێن، کورسات نیوز، هەولێر.